فێرگەی مۆزیکی ئاهەنگی ورمێ لە ئێستادا و بەبوونی جژنی نەورۆز و بەرهەمێکیان بڵاو کردوتەوە کە ئەم بەرهەمەیان پێشکەش بە نەخۆشانی شێرپەنجە کردووە. فێرگەی مۆزیکی ئاهەنگی ورمێ بە سەرپەرشتی هونەرمەند یونیس بەیتاشی بەرهەمێکی نوێی بۆ نەورۆز بڵاو کردەوە. ئەم بەرهەمە لە سودۆ لایڤ میوزیک بە سەرپەرشتی ئەحمەد حاجتمەند تۆمارکراوە و پێشکەشی ئەنجومەنی فەرخوازی نەخۆشخانەی مێرد و نەخۆشانی شێرپەنجە کراوە.